سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا باز لە کێشەیەک دەکەین یاخود بابەتێک کە حتمما توی هاوڵاتی دەتوێت زۆرترین وەڵام وزانیاری لە بارایانەوە هەبێ بە تایبەتی تر بۆ ئەو خێزانانەی کە کرێکی و بە جۆرێک لە جۆرەکان کەم دەرەمەت و هەژارن ئەویش بابەتی تەواوکردنی ئەو شوقەویەکە نیشتەجێبوانەیە کە ماوەی نزیکەی ئەگەر هەڵە نەبن 12 ساڵە حکوومەت یاریێم لە ڕێگەی وەزارەتی ئاوادانکردنەوەی حکوومەت یاریێمەوە بڕیاری تەواوکردنی درراوە بەڵام تا ئێستا بەشێک لەمانە تاو نەکردن ئاخۆ هۆکارەکە چیەک بێت من لە میوانەکە وەڵامەکە وەردەگرم لە کاتێکدا یعنی دروستکردنی ئەم شقەویەکانە لە کاتێکدا کە ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان بە تایبەت ئەوانەی کە کرێنشینین یاخود خاوەن یەکەی نیشتەجێبوونی خۆیان هین پێویستێکی زۆریان بەم یەکانە هەیە و لە ئێستادا بەپێی ئامارەکان لە سەدا 15 هاوڵاتیانی هەرێم لە کرێچیدان یاخود خاوەنی هیچ یەکەیەکی نیشتەجێبوون نین لە هەرێمی کوردستان تازەترین هەوڵی وەزارەتی ئاودانکردنەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چیە بۆ ئەوەی کە ئەم شقانە ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان خەلەل و لەمپەری لە بەردەمدا دروستکرا بێت بۆ ئەوەی تەواو بکرێت بۆ ئەوەی جارێکی دیکە ینی بگات بە قۆناغی کۆتایی چی هەوڵەکەیە و من دەمێت وەڵامی زیاتر لە میوانەکەم هەر سەبارەت بە تەرخانکردنی ئەو بڕەپارەیەشی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووی حکوومەت یاریێم وەکو تەمویلی پرۆژەکان لە سلێمانی تەرخانی کرد کە بڕاکەی 24 میلیارد دینار بوو کە بەم بڕە دەتوانرێت چەند پرۆژێ وەستا و لە سنووری پارێزگای سلێمانی پێ بەگەڕ بخرێتەوە یاخود دەتوانرێت چەند پرۆژەی نوێی پێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە هەموو ئەمانە دەکەمە تەورێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک بەرزان حامد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە لیژنەی پلان و بە پرۆژەکان وەردەگرن کاک بەرزان سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ بابەتێکی گەرم هەرچەندە بابەتەکە تۆزێک مردووە بەڵام دەمەوێت ینی زیندوو بکەینەوە بابەتی تەواوکردنی ئەو شوقەویەکە نیشتەجێبوانی کە بڕیار بوو ینی تەواو بکرێت پێم وا بێت ئەوەی سیتەک و زەرگوێز کە لەم سنوورەدا ینی ئەم دوانەمانی ئەم دوو نمونەیە بۆ لە دوای ئەوەندە ساڵکە ماوەکەی 12 ساڵە تا ئێستا ینی نەگەشتۆ بە قۆناغی کۆتاییدا بەشکرێ بەسەر ئەوانەی کە مستحقن بۆ وەرگرتنی ئەم شوقانە. بەڵێ زۆر سپاس بە بەڕێزە دیارە دوایەوەی کە لە ساڵی 2011 یاسای ژمارە 16 دەرچوو تایبەت بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان و کەم دەرامەتان حکوومەت هێرێمی کوردستان کابینەی پێشوو و پێش ئەویش کەوتنە خۆیان بۆ ئەوەی کە ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە دیارە لە یاساکەیە هەندێک بابەتی تایە بۆ ئەوەی کە زۆرترین ئەو کەسانە بگرێتەوە کە هەژارن و لە خوار هێڵی هەژاریەوەن و ئەرکێکی وا نەکەوێتە سەریان کاتێک کە یەکەکانیان پێشکەش دەکرێ بتوانن کە داهاتەکە زۆر بێ لە سەریانەوە نەتوان بیدەنەوە بۆیە بە شێوەیەکە یەکە مدەتێکی زۆرە خایانێت تاوکو بتوانن با بڵین ئەو کری کە ئەکەوێتە سەریان بیدەن و دواتریش یەکەکە بێ بەی خۆیان. پێشتر دیارە یەکە کارجێڕەکان لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئەوەی کە پەیوەندیدار بێ بە سلێمانیەوە یەکە کارجێڕەکان هەر کەسە و بەپێی خواست و داخوازی ئەو شوێنەی کە پێویستێتی داواکاریان گەیانوە بە وەزارەتی ئاوادانکردنەوە و لە وەزارەتی ئاوادانکردنەوەوە دیارە ئەو بابەتەکان بۆ دراوە بە تەندەر و دراوە بەرهێن و بەرهێن بەو عقدەی کە لە بینی وەبەرهێن و لە بینی حکوومەتی هەرێمە کراوە وەزارەتی ئاوادانکردنەوە کاروبارەکان ڕۆشتون هەندێک ملاحەزە هەبوو ڕاستیەکەی لەسەرەوەی کە هەندێک شوێن ڕەنگە پێویستی بەوە نەبوو بێ وەک ئێستا کە دەرەکەوێ یەکەی بۆ کرابێت وەڵام بۆی کراوە یعنی ئەوە دەبوو بۆ شوێنێک بکرێکە مەسەلەن پێویستی بەوە هەیە. وڵا کاک بەرزان هەرەوە پرسیارە بۆ نمونە پێوەری دروستکردنی ئەمریکانە لەم ناوچە جیاوازەکانی هەرێم لەسەر چی بنەمایەک بووە بەداخەوە پێوەرەکە پێوەرێکی دروست نەبووە من بە نمونە پێتەڵێم کە ئێستا لە شوێنی وا هەیە یەکەکان تەواو بوون مشکلەشیان نییە بەڵام هاوڵاتی تێناچێت لەبەرەوەی ڕەنگە تۆزێ دوور بێ لە سنتەری شارۆچکەکەەوە و ئەو کەسەی کە بەو نرخە کە ئەیدا بە حەقی ئەوە ڕەنگە لە سنتەری شارەکە بەو نرخە دەستی بکەوێ بۆی پێویستی بەوە نیە بچێتە ناوەکەەوە وەکو خۆی ماوەتەوە ڕەنگە ژیانی شوقەش لە هەندێک ناوچە تۆزێ تازەتر بێت بەتاکیت ئەوەی کە هەیە بڕیاری لێدراوە لە کاتی خۆی بۆ سنووری پارێزگای سلێمانی هەردوو ئیدارێ ڕاپەڕین و گەرمیان 4508 یەکەی نیشتەجێبوون لەم سنوورە بڕیاری لێدراوە و دەست بەکار بۆ کاری تیاکراوە لەم 4508 تەوەن دابش کراوە بەسەر سنوورەکانی با بڵین سیتەک زرگوێز وە کەڵەوانان لە منتیقەی تاست و جەش وەروە لە قەڵاتزێ و لە سنگاو ئەمانە با بڵین ئەم عەدەدە بەم شێوەیە بڵاو بووەتەوە
بەشێک لەوانە کە 564 یەکەی نیشتەجێبوونن لە سنووری کەڵەوانان ئەوە دراوە بە خەڵک و هاوڵاتیانی تایسا لەوێ ژیان بەڕێکن ئەوەی کەماوەتەوە ڕاستیەکەی هەندێک شوقەیە لە زرگوێز و هەندێکی شوقەی ترە لە سیتەک و بەشێکی تریش کە نزیکەی 1800 بۆ 2000 یەکە ئەبێت لە منتیقەی تاستوجەیە کە ئەویش بەشێکیان کارەکانیان لە قۆناغی کۆتاییایە و تەنیا خزمەت گوزارەکەی ماوە بەشەکەی تریشان لە سەدا تقریبان 60 تەواو بوو و بەڵام لەبەر قەیرانی دارایی و لەبەر ئەو بارودۆخی کە هاتە پێشەوە لە هەرێمی کوردستانە نەتوانرا تەمیلی ئەم پرۆژانە بکرێ بۆ ئەوی بە تەواوەتی تەواو ببن و هاوڵاتیان یان با بڵێن کرێنشینان و کەم دەرامەتان ئیسیفادەیان لێ. بەڵام قسەکە لەسەرەوەی ئەگەر بۆ نمونە کاک بەرزان بابەتەکە بابەتی نەبوونی تەمیل بێ بۆم پرۆژانە خۆی ئێستا ینی بەراورد بە ڕابردوو حکوومەت ئێرەم لە ڕووی داراییوە جۆرێک لە خۆگرتنەوەی پێوە دیارە ینی داهاتی حکوومەت ینی بە ئێترافی خۆیان داهات بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەم بابەتی شوقانەژ ینی بۆ خەڵکانێکە کە کەم دەرامەت و کەم دەستن ینی ضرورەتی حیاتی ڕۆژانی خۆیانە ینی نەدەبوو ئەم پرۆژەی دەست پێ بکرێتەوە یا خۆت هەوڵی تازە چیە بۆ ئەم بابەتە؟ خۆی هەر پرۆژەیەک ینی هەر بەشێکی لەمانە خصوصێتێکی تایبەت بەخۆی هەیە بۆ نمونە باسیەوەی سیتەک بکەین لە سیتاک تقریبان پرۆژەکان تەواو بوون ئەوەی کە ماوەتەوە خزمەت گوزاریەکەیە خزمەت گوزاری ماوە مەسەلەی ئاوەڕۆ و جادە و ڕاکێشانی هێڵی کارەبا و هێڵەکانی تری پەیوەندی کە بۆ ئەو شوێنانە دابین باشە ئەداخەوە تا ئێستا ئەوانە دابین نەکراوە و ئێمە لە ئەنجومەن لە ماوەی ڕابردوو لەگەڵ لە لیژنەی پلان دووسێ هەوڵمان هەبوو بۆ ئەوەی کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە جارێکی تر تەمیلی ئەو پرۆژەیە بکاتەوە هەم ئەوەی زرگوێز وەڵامی حکوومەت و لایانی پەیوەندیدار بەتایبەتی پێم وابێ ئەمە جهەتی وەزارەتی ئاوادانکردنەوە لێ بەرپرسە بەڵێ ئاوادانکردنەوە لێ بەرپرسیارەوەوانسە بۆ تا ئێستا وەڵامێکی ئەوتۆ نەدراوەتەوە بە لیژنەکەی ئێمە لەو بابەتە چکە لە ڕاستیە ئەساسە ئەو پرۆژەی سیتەک بە تایبەتی تر ئەو کۆمپانیای کە وەری گرتووە بەداخەوە گەندەڵەیەکی زۆری تیاکرا و کۆمپانیاکە بڕی 7 ملیۆن دۆلاری برد لەگەڵ خۆی و ڕۆژ ما بێ کۆمپانیاکی ئیسپانی بوو دواتر ینی بەبێ وەرگرتنی پرۆژەکە ینی هیچ عقدێکی ڕسمی لە نیوان عقدێکی تەواو زەعیف بووە عقدێکی لاواز بووە ینی بە بڕای من دواتر جێهێشتەوە دواتر درا بە کۆمپانیاکی ئەڵمانی پێم وابێ ینی پێویستە ینی بە دواداچوون هەبێت لەسەرەوەی کە چۆن ئەو عقدا بەو شێوازە لاوازەی کە چکە عقد پێویستیەوە هەیە کە لە چەنەها لاپا وردەکاری و بابەتەکان بە تەواوەتی دەرخستەکان شێواز و کوالیەتی و چۆنێتی وەرگرتنی ئەو قستەی کە وەرێگەی لە حکوومەت هەموو ئەمانەی تیاوێ بەداخەوە دیارە لەو کاتە ئەو عقدەکە کراوە ئەو عقدا بە شێوازێک کراوە کە ئەو کۆمپانیا و هەلێ قۆستۆتەوە بڕی 7 ملیۆن دۆلاری بردووە و ئیشەکەی بەو شێوەیە جێهێشتووە. ئەوانی ترکە پەیوەندیدارە بە تایبەتیوانی لە منتیقەی تاستوجە و کەڵوانان و ئەوانە کە ئێستا با بڵێن دوو بەشە لای دوو کۆمپانیای جیاوازە ئەم دوو کۆمپانیا لە ماوەی ڕابردوو سەردانی ئەنجومەنی پارێزگایان کرد بۆ ئەوەی بتوانرێت ئێمە با بڵێن دەرچەیەکیان بۆ بدۆزینەوە تاوەکو لەگەڵ هاوڵاتیان بە جۆرێک لە جۆرەکان لە کۆنتاکتا بن بۆ وەرگرتنی بڕێک پارە لە بەرامبەر تەواوکردنی پرۆژەکەیان ڕاستیەکەی ڕێی زۆرینەی ئێمە لە لیژنەی پلان ئەوە بوو کە هیچ دەسەر هاوڵاتی لە ئێستا هاوڵاتی ناتوانێت لە یەک کاتە هەڵبەت دوای ڕاوێژ ئێمە کە لەگەڵ کۆمەڵی کرێنشینان لە سلێمانی لەگەڵ ئەوانیش دانیشتین ناکرێت مەسەلەن لە ئێستای هاوڵاتی کە هێشتا یەکەکەشی تەواو نەبووە دوو کرێبدا کرێیان ئەوەی کە ئێستا خۆی کرێنشینە و کرێیەکی تریشان بدا باشە کاک بەرزانی ینی بۆ نمونە بەپێی ئەو بە دوواداچوون و حتممە بە خۆت باسی کرد ینی چونەتە شوێنی پرۆژەکان کە هۆکاری ینی تاوانەکردنی پرۆژانە بە دیاریکراوی چییە ینی بۆ نمە بابەتەکە تەنها نەبوونی خزمەت گوزاریە لەو شوقانە یاخود بابەتەکە پەیوەندی بۆ یەکە حکوومەت ناوێت لە ئێستادا ئەم بابەتی شوقانانی بگار بە قۆناغی کۆتایی چییە؟ ئەوەی ئێمە لێ تێگەشتوین کە دیارە حکوومەت ئەو لەوێتی داوە بەشتی تر ینی نەی داوە بەم بابەتە چکە بەڕاستی ئەگەربیدایە بەم بابەتە ئێستا ئەو دوو پرۆژەیە کە نزیکەی 1800 یەکەیە باشە بە 3 ملیار ینی تەواوە بێ بە 3 ملیار تەواوە بێ 3 تا 4 ملیار تەواوە بێ و هاوڵاتیە توانێت بچێتە ناوی بەکاری بێنێ بەڵام ئەم مەبلەغە ینی لە ڕاستی ئەگەر بتوانرێت من لێرەوە داوا لە
ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی ئاوادانکردنەوە دەکەم کە ینی بە تایبەتی لە ئێستاە کە هاوڵاتیان لە دۆخێکی خراپان بتوانرێت تەمویلی ئەو پرۆژەیە بکرێ و ئەگەریش ئەوە ناکەن ینی بە پارەش تەمویلی ناکەن قەرەبووی وەبەرهێنەکە بکەنەوە یان بە پێدانی زەوی لە ڕێگەی سەرۆکایەتی شارەوانیەوە یان بە پێدانی چوزانم هەر جۆرە شتێکی تر کە حکوومەت بۆ خۆی لە کەرتێکە لێی زیادە بیداوە بە وەبەرهێنەکە لە بری ئەوەی کە وەبەرهێنەکە ئەو مەبلەغە پارەی کە سەرفێکات لەوە بەشتی تر پێ باشە کاک بەرزان ئێمە هەموو ئۆپشنەکانمان لە ڕاستی باس کردووە لە ئەنجومەنی پارێزگا لە لیژنەی پلان و پرۆژەکان و کردومانە بە با بڵین یاداشتێک و ئاراستەی وەزارەتی ئاوادانکردنەوەمان کردووە بۆ ئەوەی وەزارەتی ئاوادانکردنەوەش بتوانێت لە ڕێگەی خۆیەوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران قسە بکرێ بۆ ئەوەی کە بە هەر ڕێگەیەک بووە هەوڵ بدرێت کە ئەم پرۆژەیە کە نزیکەی 2000 ماڵێک لێ سوودمەندە ئەم مەبلەغە یعنی لە ئێستادا بۆ تاواکردنی تەواوی ئەو یەکە نیشتە جێبووان ینی چەندێکی پێویستە مەبلەغە ئەوەندە زۆرە بۆ نمونە خۆ ئێستا وەزارەتی ئاوادانکردنی حکوومەت ئێرە باسی ینی هێنانی هێڵی قیتار دەکات بۆ هەرێمی کوردستان ینی خۆ لە کاتێکدا ڕەنگە تێچووی تاواکردنی ئەم شقانە زۆر لەوە کەمتر بێت زۆر کەمترە بە دڵنیاییەوە چکە ئارزم کرد ڕەنگە 3 میلیارد یان 4 میلیاری بوێ ئەم 3 میلیارد یان 4 میلیارە ئەکرێ ئەگەر حکوومەت ئەولوێت بدات ئەولوێت بدا ئەولوێت بدا بەوەی کە ژیانی ئەو کرێنشینانە ینی بگۆڕێ دەربازیان بکە بن بە خاوەنیەکەی خوان وە لە کرێچێتیش دەربازیان بێت بەو پێوەرانەی کە دانراوە بۆ ئەوەی کە هاوڵاتی لێ سوودمەند بێ گەشت بینن بەوەی کە ینی مەبەست و ئامانجی ئەوە بۆ ئەم بابەتە بگا بە شوێنی خۆی ینی بڕیارەکانی ئەوە لە ئەنجومەنی پارێزگا قوتی یاسایی هەیە کە بەیانی پەیوەندیدار بۆ نمونە پێشنیارتان کردووە حتمەن ینی قوتی ئەوەی هەیە کە جێگەی خۆی بگرێت ئێمە نوێنەری خەڵکی کرێنشین و نوێنەری خاوەن کۆمپانیا و نوێنەری هەموو ئەوانین بۆیە ینی داواکارین کە حکوومەت ئەم بابەتە بە هەند وەربگرێ و دڵنیا بێ لەوەی کە وڵاتیکی زۆر لەم هەرێمە سوودمەنە بن لەم یەکانە و ئەتوانن ببن بە خاوەنیەکەی خۆیان بەو شێوەی کە هەم یاساکە بڕیاری لەسەرداوە و بۆ شێوەشی کە زۆر نەکەوێت لەسەر ژیانی ئەو کەسانی کە ئاچنە یەکەکان هەمان گرفت هەمان قسە بۆ ئەو شقۆیەکە نیشتە جێبوانەی کە بڕیارە لە پارێزگاکانی هەولێر و دووهەک دروست بکرێت هەمان ینی کێشەش بوو ئەوان ڕاست هەمان گرفتەیە لێوێژ یاخود ئەمان بە شوێک لە شوەکان گەشتۆ بە قۆناغی کۆتایی ڕاستەکەی من ئاگاداری یەکەکانی ئەوێنیم بەڵام ئەوەندەی کە زانیاریەکی کەمانە بێت بەشێک لەو یەکانە لەولا ینی تەواو بوون گەشتونەتە قۆناغی کۆتایی باشە ئێستا ئەگەر بۆ نمونە گەشتن بۆ قەنەعەتی کە حکوومەت ینی تاکو ساڵێکی دیکەشم شوقەویەکانی ینی نەخاتە بواری جێبەجێکردنەوە و تەواوی نەکات پلانی داهاتوی ئێوە چی دەبێت بۆ نمونە ئۆپشنمان داوە بە حکوومەت وەکو عەرزم کردی ئۆپشنەکە ئەوەیە ئەگەر لە حاڵەتی نەبوونی تەمویلە هانی وەبەرهێن بدا بە هەر شتێک یان پرۆژەیەکی کەی باتێ لە شوێنێکی تر یاخود زەوی پێبدا لەو زەویانەی کە شارەبانی هەیەی لە سنووری پارێزگای سلێمانی و بە تەخمینکردن بەرامبەر بەو پارەی کە سەرفێکە یاخود هەر کەرەسەیە کە حکوومەت خۆی ینی زیادە لێ ئەتوانێت وەبەرهێنەکە ئیسفادەی لێ بکە بە جۆرێک لە جۆرەکان وا بکات دەرچێک بکاتەوە کە تایدا ئەو ئەرکی تەواوکردنی یەکەکان نەخرێتە سەر باشە خۆلانی کەم ئێمە بە هیچ جۆرێ نەچوینە ژێرباری ئەوە لە ڕاستیە کە ئەرێک بخینە سەر هاوڵاتی مەسەلەن 10 میلیۆن 12 میلیۆن 5 میلیۆن چەند میلیۆن ینی کە بە جۆرەی ئەو جۆری ئەو لە سەداچەنەی کەماوێتی بۆ تەواوکردنی خزمەت گوزاریەکان ئێمە نەچوینە ژێرباری ئەوەی کە هاوڵاتی یان کرێنشین و کەم دەرامەت پارە بدا بۆ ئەوەی بچێتە یەکەکانی خۆی ئیلا هەم یاساکەش ڕێگەی نادا و هەم نەشمانویست بەڕاستی هاوڵاتی بکەوێتە ژێرباری ئەوەی کە ئەو پارە زۆری باسی قەرەبووکردنەوەی وەبەرهێنەرەکەت کرد کە بەو شێوەی کە حکوومەت پێی باشە لە حاڵێکدا ینی ئەو ئامادەیە ینی ئەم قەرەبووە لە بری ئەوەی لە بوری تەمویلی پارە وەربگرێت لە بری شتێکی دیکەدا قسەمان لەگەڵیان کردووە بەڵێ ئەوان ئامادەن لە پێناوی ئەوەی کە کارەکەیان چکە هەندێکیشان لەوانە دەستیان بەستراوە ینی ماوەی چەند ساڵە جیرۆدەن بەدەست ئەو کارەوە و هیچ کارێکی تریان وەرنەگرتووە لەبەرەوەی ئەو کاریان هەیە و ینی بە جۆرێک لە جۆرەکان حەزەکەن دەربازیان بێ لەوەی کە ئیشەکان کۆتا پێبێت و لە بەرامبەر ئەوە شابەڵێ ئەوان ئامادەن
بە هەر شێوازێک کە حکوومەت لەگەڵیان ڕێبکەوێ لە حاڵەتی نەبوونی تەمیلە چکە ئێمە هەر جەختمان لەوە کردوتەوە کە حکوومەت هەوڵی ئەوە بدات کە تەمویلی پرۆژەکە بکات بۆ تەواوکردنی. قسەی وەزارەت بە دیاریکراوی لەم بابەتەدا چییە؟ بۆ نمونە ئەوەی کە تا ئێستا بێ وەگەشت بێت. هێشتا وەڵامی وەزارەت بە ئێمە نەدرێت چکە ئێمە تقریبان دەیان 15 ڕۆژێکە بێ پێش ئێستا ئێمە ئەم بابەتەمان لە ئەنجومەن لە لیژنەی پلان سیاغە کرد و کردمان بە یادداشت و ئاراستەمان کرد هێشتا وەڵامی وەزارەت نەگەیشتوەتەوە دەستی ئەنجومەن. چاوەڕێ دەکرێت لە ئەندێکی نزیکدا ئەم کێشەیە ئەم گرفتە ینی بەپێی ئەو تێگەشتێک کە هاتە بۆم بابەتە عنی چارەسەر بکرێت. ئێمە گرنگی و ئەهەمیەتی پرۆژەکەمان باس کردووە لە ناو ڕوونەکە بۆیە تەمەناکەین هەم خودی وەزیری با بڵێن ئاوادانکردنەوە و ئەم بابەتە ئەتوانێت لە یەکێک لە کۆبوونەوەکانە بیباتە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە بڕیاری لەسەر درا و بڕیاری تەمیلی درا و کاتە وەزارەتی داراییش پابندە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و تەمیلەکانیان بۆ. گلەیەکی تر هەبوو بۆی کە بەشێک لەو شقەویەکە نیشتە جێبوانی کە دراوە بە هاوڵاتی هەندێک مستحق نەبوون یا خۆت پێوەرەکان پێوەری شەرعی نەبوون. ئێوە بۆ خۆتان بۆ ئەمە قسەتان هەبووە لەسەری بە دۆداچوون کراوە عنی هەبووە بۆ نمونە کەسێک ئەم شقە ئەم یەکەی وەرگرت بێت و لە ئەساسدا پێویستی پێی نەبوو بێت. ئەوەی کە تا ئێستا کراوە تەوزیعاتی فۆرمە دیارە حدودی 28,000 فۆرم تەوزیع کراوە دابش کراوە. ئەو فۆرمانە هەمووی با بڵێن ئەو پێوەرانەی کە باسەکرێ و ئێمە هینمان کردووە کە هەمووی پێوەرە بۆ پوینتی لەسرە بە گوێرەی پوینتات و خاڵ بابەتەکە دیاری کراوە و ئەو خاڵانە ئەوەی کە ئەوە ترێ ئێستا لە دەوری 11 خاڵ و 12 خاڵەوانە عنی تا ئەو ئاستە خەڵک وەریەگرێ ینی تا ئاسی دەخاڵ 11 خاڵ 12 خاڵ بەحساب تابێ هاتووە ینی نەبووە کەسێک بۆ نمونە مستحق نەبوو بێ و شقە و یان یەکێکی وەرگرت بێت. ئێمە ڕاستەکەی بە دوواداچوومان لەسەر ئەوە نەکردو هێشتا چونکە لەبەرەوەی بەشی زۆرینەی شقەکان ماویانە تەوزیع گلەی کۆمەڵ ئەوەی کە کراوە 564 لە کەڵەوانان ئەوە کراوە ئەجینا تاوەکو ئێستا ئەوەی کە ماوە بەشە زۆرەکە هێشتا تەوزیع نەکراوە بۆ کاتی تەوزیعکردنی ئەوە بێ هەم ئەنجومەن و هەم لایانی پەیوەندیدا لەسەر خەت بێ بۆ ئەوەی بەو پێوەرەی کە دەستنیشان کراوە بۆ وەرگرتنیان وڵا کاک بەرزان هەردەمەی عنی بە ئەلف و باوجیم پێم بڵێیت مەرجەکان چیە بۆەوەی کە کەسێک ئەگەر بێوێت ینی بێ بە خاوەن یەکێکی نیشتە جێبوون ینی لە ئەوەی کە لە فۆرمەکە تایبەت کراوە بۆم بابەتە. ئەوە لای لیژنەیەکی تایبەتە ڕاستەکەی لە با بڵێن پارێزگای سلێمانی کە دیارە نوێنەری کرێنشینان و ئەوانشی تایە ئەوان خاڵەکان و با بڵێن پێوەرەکانیان داناوە ڕاستەکەی من زۆر ئاگام لە وردەکاریەکەی نییە. باشە بابەتێکی دیکە دەرخانکردنی بڕی 24 میلیارد دینار بوو بۆ پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی بەم بڕە ینی دەتوانێت چەند پرۆژەی وەستا و لەم پارێزگایە بەگەڕ بخاتەوە یا خۆت پلانەکان بە جۆرێک داڕێژراوە کە بۆ منە بتوانرێت لایانی کەم چەند پرۆژێکی دیکە کە بە تایبەتی ئەو پرۆژانێک کە ئێستا خەدەمین و هاوڵاتی زۆر چاوی لەسەرێتی ینی پێ بخێرێتە بواری جێبەجێکردنە داهاتووە. خۆی لە ساڵی 2000 ینی پرۆژەمان هەیەمە لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی 2010 یان 11 ینی تر لە دوای ئەو ساڵانەوە دەست پێ کراوە بەڵام تا ئێستا تەواو نەکراوە. دیارە ساڵانە بەو ڕێکاری کە هەیە بۆ داواکردنی تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان لە یەک کارجێڕەکانەوە ئەنێرێتە پارێزگا و لە پارێزگاوە ئەبرێتە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە ئەو بابەتانە بابەتی گرنگن و پێویستیان بەوەیە کە تەمیلی پرۆژەکانیان بۆ بکرێت. بۆ لە ساڵی 2020 لە پرۆژەی وەبەرهێنان دیار بوو کە بڕی لە 153 پارەی تەخمین کراو دانرابوو بۆ سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەو پرۆژانی کە تەواو نەکراون. ئەو بارودۆخەی کە هاتە پێشێ وای کرد کە هەندێک لەم پرۆژانە هێشتا ماونەتەوە و دەستکاریان نەکراوە بەڵام بۆ 2021 جارێکی تر هەندێک پرۆژەی تر خرایە بەردەم ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە لە چەند ڕۆژی ڕابردوو با بڵێن ڕەزامەندی لەسەر ئەو بابەتە دراویش تەرخانکردنی بڕی 24 میلیارد و 390 میلیۆن بوو بۆ پرۆژە تەواو نەکراوەکانی سنووری پارێزگای سلێمانی زائیدەن 4 پرۆژەی ترکە وەک پرۆژەی استراتیژی
باسەکرێت. لە ئێستادا چەند پرۆژە هەیە کە ینی تەواو نەکراوە بەهۆی قەیرانی داراییەوە؟ پرۆژەکان زۆرن ئەوە ینی با بڵین ئەو داتایە تەسەورەکەم لە بەشی پلاندانانی ئەم بڕە دەتوانێت بۆ نمونە تەواوی پرۆژانە ینی بگەێنێتە قۆناغی کۆتایی؟ تەنیا بەشێک ئەتوانێت تەواو بکە و دیارە بە جۆرەی ئەولەویات لە پارێزگاکان یان لە قەزا و ناحیەکان کە باس کراوە ئەگەر 4 پرۆژیانە بوو بێت لە ناو 4 پرۆژەکە مەسەلەن 1 پرۆژیان 2 پرۆژەکە زۆر گرنگترن ینی زۆر ئەولەویەتیان پێدراوە یان نیسبەی تەواوبوونیان زیاترە لەوانی تر دەست بۆ ئەوانە براوە لە مەسلەی قیرتاوکردنە مەسلەی بابەتی ڕێگاوبانە مەسلەی بابەتی شۆستە و جادە و چاوڕێژکردن و قیرکردن و ئەوانەیە لە چەمچەماڵە لە سەید سادقە لە شارە زورە لە ناو مرکزی سلێمانیە لە شارباژێڕە ینی بە شێوەیەکی تقریبان دادپەروەرانە تەواوی سنووری پارێزگای سلێمانی گرتووەتەوە. 4 پرۆژەی تریان کە وەکو پرۆژەی استراتیژی نەویش بریتێ لە بابەتی مەسلەی دروست ئەو چوارەت خوا کاک بەرزان ببوورە ئەو چوارە عنی لە بناغەوە دەست پێ دەکرێت یا خۆی دەست پێ دەکرێت بڵێ ئەیکەواتە ئەگەر بۆم ئەو بڕەپارێت ینی بەشی تاو نەکردنی پرۆژە ڕاگیراوەکان نکات چۆن پرۆژەی نوێ دەست پێ ئەەکەنیەوە؟ ئەو پرۆژە نوێیانە وەکو ئەرزم کرد ینی ئەمانە شتی گرنگن ینی شتی گرنگن کە پێویستی بەوە هەیە بۆ نمونە شارە زۆر کە سەرچاوی بابەتی مەسلەی گەنم و جۆ و شتی دانەوێڵی جوتیارانە یەکێک لەوانە کردنەوەی سنتەرێکە بۆ وەرگرتنی ئەو گەنم و جۆیی کە لە جوتیاران وەرەگیرە ینی ئەوە یەکێکە لەوانە بۆ نمونە مەسلەی حوتێکی نیشتەجێبوون لەو بابەتی کە ئێمە پێشتر باسمان کردن لە سنووری هەر قەزای شارە زورە ئەوانیش 500 میلیۆنیان بۆ تەمیل کردوون کە بە نەختینە پیانە درێ بۆ سەرفکردنی بابەتی خزمەتگوزاریان چکایی ترکە خزمەتگوزاریەکان تەواو بوو ئەتوانرێت ئیسفادیان لێ بکرێت و بەکار بێنرێ حوت با بڵین باڵەخانێ لەو سنوورە 2 پرۆژەی تر یەکیان پەیوەندی بە تونێلی پێشڕەوە یەکە کارەباکەی دیارە خەلەلی هەیە کێشەی هەیە ئەویش چارەسەرەکرێ لەگەڵ بابەتی ئاوە ڕاکێشانی ئاو و چاکردن و جاکردنەوەی ئاوە لە سنووری با بڵین گەڕێکی قڕگە لە ناو شاری سلێمانی ئەو چوارەت شتی استراتیژین ینی شتی تازە و نوێن و پێویست بۆ شتی ئانیشن باشە کاک بەرزانمە پێی یاسا بۆ نمونە بڕی تەخمینکردنی بودجەی عنی ڕێگە پێدرا و ئەوی کە دیاریکراوە بۆ پارێزگاکان عنی حکومەتی ئێرە لە ساڵێکە چەند جار ینی ئەم ڕەپارێ دەنێرێت بۆ ئەوەی کە بەشە بیعە ینی لە حاڵەتی ئاسایی و نەبوونی قەیران و باشە حکوومەت بودجەی خۆی هەیە و لە ناو بودجەکە کە بودجە دیارە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە ئەوە نەما بۆی قەیرانی دارایی بەڵێ بودجەی مەسەلەن ئەوەی ترەوە بەرهێنانە کۆمەڵێک بودجە هەیە ئێمە ئەتوانرێت لەوانە ساڵانە ئەم شتانە دەستنیشانەکرێت کە دەستنیشانەکرێ و ئەو لەوێتیان پێدرێت کە چی گرنگە دواتر کە لە پەرلەمان و لە حکوومەت موافقەتی لەسەرکرێ پرۆژەکانە کەونە کار و ئیشان لەسەرکرێ و تەندەرینیان بۆکرێ بەڵام لە حاڵەتێکی ئاوا ئێستا ئەمە هیچی وەکو عەرزم کردی شتی تازی تیانە جگە لەو چوارەی کەوتمان ئەوی تری هەمووی پەیوەندیدارە بە پرۆژەی ساڵانی ڕابردوو کە مەسەلەن شەقامێکە ئەو بەری تەواو بۆ ئەم بەری ماوێتی ینی ئەمە بۆ ئەوەیە کە ئەو بەریشی تەواو ببێ یان شۆستەیەکە کربستۆن و کاشی و هینەکەی ماوە و شتی سەرەتاییدا ینی تقریبان بۆ ئەوانەیە لە ڕاست باش ینی تەخمینکردنی ئەم بڕێ بۆ پارێزگای سلێمانی دەتوانین بڵین کۆتایی بەو دەنگۆیە دەهێنێت کە لە ماوەی ڕابردوو بە ئێستاشەوە حتمما وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە مز زیاتر ینی ئاگاداری ئەو بابەتەی کۆتایی بەو جیاکاریە بۆ جیاوازێ دەهێنێت کە لە تێڕوانین بەشێک لە سیاسەکان و تەنانەت بەرپرسانی ئەم شارە هەبوو بۆی کە جیاوازی گەورە و سنووربەندی گەورە هەیە لە ڕووی دابینکردنی پارە بۆ ئەم سنوورە من تەسەورەکەمەوە بابەتە بابەتێکی زۆرتر هێندەی سیاسی بێ ئەندە بابەتێکی پیشەوی میهەنی نەبێ وەکەوەی کە وەزارەتەکان ئەو داتایانی کە بڵاوێکەنەوە بە تایبەتی وەزارەتی پلاندانان کە ساڵانە داتای خۆی بۆ ئاستی خزمەتکردنی پارێزگاکان بڵاوەکاتەوە ینی ئەگەر کەسێک بیاوێەوە حەزی بەوە بێ کە بزانێ جیاوازیەکان چۆنن ئەتوانێت لە ڕێگەی فەرمی کەناڵی فەرمی وەزارەتەوە ئەم شتانە وەربگرێ لە ڕاستی تۆ بۆ خۆتم جیاوازی دەبینیت پێمان وانە جیاوازی هەبێت لە ڕاستیە ئێمە پێمان وایە لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان
و لەسەر ئەساسی ئەولەویەتدان بەو شوێنانی کە پێویستیان بە پرۆژەیە پرۆژەکان بەڕێوەچن و جێبەجێکرێن و ئەوەی کە ئەوترێ سەبارەت بە بوونی جیاوازی یان پەراوێزخستن یان هەر بابەتێکی تر لەو بابەتە زۆرتر بابەتێکی بە جۆرێک لە جۆرەکان سیاسیە و خەتابارکردنی جهەتێکی ترە بەوەی کە خزمەتی شوێنێک نەکا لە ڕاستیە ئەوە لە ڕاستیەوە دوورە کەواتە دەتوانین بڵین هەمان ئەو گرفتانەی کە لە بواری پرۆژەکانی خەدەمی و ئەوانەی کە پێویستی بە ژیانی هاوڵاتیەوە هەیە چەندێک لێرە ڕاست بێ بۆ هەولێر و دۆکیش بە هەمان ئەندازەوەیە هەموو ئەو حکوومەت کە ڕاگەیەنراوە حکوومەتی سێهێزی سەرێکیە لە کوردستانەوە بە تەوافقاتی سیاسی و بە تێکەڵکردنی کارنامە و ئەجندا و بەرنامەیەکێک لەو حیزبانە هاتوۆتە بوون بۆیە پێم وایە هەمووی وەک یەک پایکەس تەماشاکرێ جیاوازیەکیش لە نێوان هەولێر و سلێمانی و دۆک و هەڵەبجە و هیچ شارێکی تران ناکرێ و ئەوەی کە ئەدرێ ئەوەی کە موافقەتی لەسەرەکرێ پەیوەندیدارە بە بوونی ئەو داخوازی کە کارژێڕەکە پێشکەشی وەزارەتەکەی خۆی یەکە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو پێم وابێ وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم داوای لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردبوو بەتایبەت بەشی پلان بۆی دەرخستەی ئەو پرۆژانە بکەن کە لە ئێستادا ئەو سنوورە پێویستێتی ینی ئەم دەرخستەیە کراوە چین ئەو پرۆژانەی کە ئێوە دەستنیشانتان کردو بۆ وەزارەتی پلاندانان بۆ ئەوی لە داهاتوودا جێبەجێ بکرێت. ئەوە داوا لە بەشی پلانی محافەزە کراوە نەک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵێ ئەنجومە بەشی پلان هەموو ئەو با بڵێن پرۆژانی کە تەواو نەکراون و هەموو ئەوانشی کە پێویستن بۆ داهاتوو هەمووی بەلیست کردو نردوێتە وەزارەتی خۆی با بڵین نردوێتی وەزارەت بۆ ئەوەی وەزارەت ئاگاداریەوە بێکە بەرچاوڕوونی هەبێ بە تایبەتی لەسەرەوەی کە ئێستا ڕەشنووسی بودجەی ساڵی 2021 لە لای حکوومەتە و لە چەند ڕۆژی داهاتوو ڕەنگە ڕەوانی پەرلەمان بکرێ بۆی دەنگی لەسەر بدرێ و ئەو پرۆژانەشی کەماون بخرێتە بواری جێبەجێ بە پەسەندکردنی پشکی بودجەی هەرێم ینی پارێزگاکان دەبن بە ساحێبی بودجەی تایبەتی پەرپێدان ینی پەرپێدان بەڵێ ئەوەی کاوترێەوە ئەوەی کە ئێمەزانی نزیکەی 114 ملیار تەخسیسە بۆ پارێزگای سلێمانی لە بودجەی 2021 ئەوەی کە لە عێراقدا ینی دانراوەکو پارێزەکانی عێراق ئەوەی لە عێراق دانراوە هێشتا هیچ ڕقمێک نەگەیشتووە ئەو ڕقەمە 4 تریلیۆنە بۆ هەموو پارێزگاکان بەڵێ هێشتا هیچ ڕقمێک نەگەیشتووە تەسەورەکەم ئەوەش لە حدودی 69 ملیار